گرفتی کارەبای نیشتیمانی لە سنووری برادۆست بەردەوامە. لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی سەرما، سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی لەم ناوچەیە کەم دەبێتەوە. هاوڵاتیانیش نیگەرانن. کارەبا لە دەڤەری برادۆست بە شێوەشی گشتی لە وەرزی زستان کارەبا زۆر خراپە، وەکو پێویست نییە، چونکە هەموو تۆڕی کارەبا لە دەڤەری برادۆست سەنتەری ناحیا لەگە ئاخیر گوند بەیەکەوە بەسترایتەوە. ئەگەر شۆرتێک لە ئاخیر گوند هەبیتن لە ناو ناحیا کارەباکە بەعام لە هەمووی ئەکوژێتەوە، هیچ ئیستیفادەی لۆمە نییە. بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سۆرانیش دەڵێت ئەو بگۆڕەی ئێستا لە وێستگەی دابەشکردنی کارەبای سیدەکان هەیە لە وەرزی زستان ناتوانێت ئەم بارە هەڵبگرێت. محەولێکی ترمان لە شوێنەکەی دانا ئەوەی کە سوتایە، محەولەکە تواناکەی کەمترە، بەڵام لە ئێستادا هیچ کێشێکی ئەو تۆی لێبەدی ناکرێت، بەڵام لە وەرزی زستان ناتوانرێت وەکو پێویست باری لێبار بکرێت. بۆیە وەزارەتمان لە ئێستادا ڕەزامەندی دەربڕیوە بۆ کڕینی یەک دانە محەولەی 16 MVA و ئەوەی ئاگادار بم دراوە بە مقاولش لە ماوەی 2 مانگ لەوانە کەمتریش لە 2 مانگ بڕیار وایە ئەو محەولە بگاتە شوێنی مەبەست. ساڵانە گرفتی کارەبای نیشتیمانی لە وەرزی زستان و هاوین لە برادۆست سەر هەڵئەدات بەهۆی کۆنی وێستگەی دابەشکردنی کارەبای نیشتیمانی سیدەکان و فراوانبوونی ناوچەکە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.